لیستی موچە و داهاتی ناوە خۆڕەوانەی بەغداکران و ڕێکەوتنێکی دوومانگیش بۆ جێبەجێکردنی مەرجەکانی بەغدا و ناردنی موچە ئاشکرا بوو. یەکێتی بەهۆی پاشەکشەکانی لە بەڵێنەکانی هەڵبژاردن دووچاری فشارێکی زۆر بۆتەوە و میدیای حیزبەکەش پاساوی بۆ دەهێنێتەوە. ئەگەری سەردانکردنی ئەحمەد شەرع بۆ حەسەکە و کۆبوونەوە لەگەڵ مەزلوم عەبدی زیاتر دەبێت. ئەمڕۆ دووشەممە لیستی موچەی مانگی ئازاری هەموو وەزارەت و دامەزراوە و دەسەکان گەڕێنراوەتەوە وەزارەتی دارایی هەرێم. بڕیارە هەر ئەمڕۆ شاندی تەکنیکی هەرێم بچێتە بەغدا و سبەی سێشەممە بە فەرمی لیستەکە ڕادەستی بەغدا بکەن. هاوکات هەر ئەمڕۆ حکوومەتی هەرێم بڕی 48 ملیار و 722 ملیۆن دیناری وەک بەشی حکوومەتی فیدراڵ لە داهاتی ناوەخۆی هەرێم ڕادەستی وەزارەتی دارایی عێراق کرد. ئەو بڕا زیاتر لە 2 ملیار دیناری لە مانگی ڕابردوو کەمترە، کاتێکدا مانگی ڕابردوو بڕی 51 ملیار و 895 ملیۆن دیناری ڕادەستی بەغدا کرد، کەچی ئەو کات تەیف سامی پێڕازی نەبوو. داوای کردنیوەی داهاتی نانەوتی هەرێم کە زیاتر لە 106 ملیار دینارە ڕادەستی بەغدای بکەن. سەرەڕای ناردنی لیستەکە تا ئێستا ڕوونیە پێشدەژن بەغدا ڕەزامەندی لەسەر ناردنی موچەی هەرێم دەدات یاخود بەهۆی جێبەجێ نەکردنی داواکاریەکانی لەلایەن حکوومەتی هەرێمەوە ناردنی موچە دوا دەکەوێت. وەرە کاتێکدا چەند سەرچاوێکی ژاماژە بەڕێکەوتنێکی هەولێر و بەغدا دەکەن لەسەر بنەمای ئەوەی بە 2 مانگ حکوومەتی هەرێم داواکاریەکانی بەغدا جێبەجێ بکات لە بەرامبەردا ناردنی موچەی مانگی سێ لە کاتی خۆیدا بنێردرێت. دوای دیداری دوێنەی نێوان بافڵ تاڵەبانی و مەسرور بارزانی لەبارەی پێکێنانی کابینەی گەیام بەهۆی چوونە ژێرباری مانەوەی مەسرور بارزانی لە پۆستی سەرۆکی حکوومەت و پێشتریش ڕازی بوون بە تەوتین کە دوا خاڵی بانگەشەی هەڵبژاردننی یەکێتی بوو. حیزبەکە لە ئاستی ناوخۆی دەرەوە دووچاری فشارێکی زۆر بۆتەوە و تاوانبار دەکرێت بەوەی پابەندی بەڵێنەکانی هەڵبژاردن نەبووە. سعدی پیرە وتەبێژی حیزبەکەش دەڵێ زمانی بانگەشەی هەڵبژاردن کاتی گفتوگۆ جیاوازە، پەیوەندیمان لەگەڵ پارتی باشە. هاوکات ڕۆژنامەی کوردستانی نوێ زمان حاڵی یەکێتی لەم بارەوە نووسویەتی سیاسەتی یەکێتی هەروایە لە ئاشتی کۆتری سپی و شنەی باە. دەژڵێت دیبلۆماسیەتی خێراکردنی کابینەی دێم سەرۆک بافڵ تاڵەبانی و مەسرور بارزانی کۆ کردەوە. بڕیارە ڕۆژی چوارشەممەی داهاتوو شاندێکی سەرۆکایەتی سووریا سەردانی حەسەکە لە ڕۆژاوای کوردستان بکات و لەگەڵ مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هەسەدا کۆ ببێتەوە. بەپێی زانیاری سەرچاوە میدیایەکانی ڕۆژاوا ئەگەریەوە هەیە شاندەکەی سەرۆکایەتی سووریا لەلایەن ئەحمەد شەرعەوە سەرۆکایەتی بکرێت. تا ئێستاژە و هەواڵە پشتڕاز نەکراوەتەوە. ئامانجی شاندەکە دەستکردنە بە جێبەجێکردنی ڕێکەوتنی ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی بۆ تێکەڵکردنی دامەزراوەکانی ئیدارەی خۆسەر لەگەڵ حکوومەتی ڕاگوزەر لە دیمەشق. جێی باسا بەهۆی ڕاگەیەندراوی دەستوری سووریا تا ناڕەزایی خەڵکی ڕۆژاوای لێکەوتەوە زۆرێک لە ساردی کەوتۆتە نێوان هەردوولا. دەستپێکردنەوەی کۆبوونەوەکان هەلێک بە هەردوولا دەدات بۆ ڕێککەوتن.